لە بیرم نەکردووی ئەو کەسەی ڕۆشتی و بەجێت هێشتم هەتا ئێستاش بە هەناسەی دووری تۆژیم بەبێ تۆ ناتوانم چۆن چاوەکانم بێدەنگ بکەم ئەگەر داوای تۆ بکەن ئەی چی بەدڵم بڵێم کە لەگەڵ هەر لێدانێک داوای تۆ ئەکا تەنها وشە دابڕام بوو لە نێوان من و تۆ وترا چاوەکانم بۆیە خۆشەوێ چونکە بۆ دووری تۆ فرمێسکیان پێڕانەگیرە ئەگەر بە فرمێسک و هاوار و ناڵە و ئازاردانی من تۆ بیتەوە قەسەم بێتا مردن فرمێسکەکانم ناسڕمەوە لەسەر ڕێگات دائەنیشم و چاوەڕێی هاتنەوەی تۆ ئەکەم